إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەوی سەکانم برا مسلمانەکان، لە باسی ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی ئەوەی کە ئولفەت و مەحەبەت لە بەینی مسلمانانە زیاد بکە، باسی چەند خاڵێکمان کرد. ئەمڕۆ باسی خاڵێکی کە ئەکەین لەو خاڵانەی کە ئەبێتە مایەی ئەوەی کە ئێمە یەکتریمان خۆش بوێ، مەحەبەت و ئولفەت لە نێوانمانە بڵاو ببێتەوە. براینە زۆر نەکەم زۆر لە کێشەکانمان چارەسەرەکەی لەوەیە ئەبینێتەوە یان لەوەیە ئەبینرێتەوە کەوا ئێمە دڵمان بکەین بە یەک، کەوا ئێمە یەک بین، لاشەمان یەک بێ، وەکو خوا داوای لێمان کردووە، وەکو پێغەمبەرەکەی داوای لێمان کردووە، و ئەو یەکبوونەشمان و ئەو یەکگرتنەشمان دروست نابێت تا ئێمە یەکتریمان خۆش نەبێ. بۆیە من چەخت لەسەر ئەم خاڵانە ئەکەمەوە، چونکە بەڕاستی ئەگەر مسلمانان یەکیان خۆش نەوێ هەرگیز یەک ناگرن، و یەکیانیش نەگرت براینە بەڕاستی هەرکیە بۆ خۆی و هەر کۆمەڵێک و هەر تایفەیەک بۆ خۆی بەڕاستی نامانگەێنێتە هیچ ئەنجامێک، هیچ ئامانجێک ناتوانین بەدەست بێنین وەکو گەل، وەکو نەتەوە، وەکو نیشتیمان. بۆیە یەکێک لەو هۆکارانەی کە ئەمڕۆ عەرزتان یەکەم سەردانی یەکتریە لەبەر خاتری خوای پەروەردگار. سەردانی یەکتری براکانم هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی ئێمە یەکمان خۆش بوێ، مەحەبەت لەبەر خاتری خوا لە نێوانمانە دروست ببێ، و مەحەبەتیش لەبەر خاتری خوا، خۆشەویستی لەبەر خاتری خوا شتێکی کەم نییە لە ئیسلامە، بەڵکو ڕوکنێکی ئەساسیە لە ئەرکانەکانی ئیمان، چونکە ڕوکنێک لە ئەرکانەکانی عەقیدە و ئیمان وەلاءە. وەلاء واتە دۆسایەتی لەبەر خاتری خوا، پشتیوانی کردن لە خوا و لە پێغەمبەر و لە کتێبەکەی خوا و لە مسلمانان. بەڕائیش واتە تەبەڕاکردنی تۆ لە دوژمنانی خوا، لە شەیطان و لە هاوکارەکانی، و لەو شتانەشی کە ئەبێتە هۆی ئەوەی خەڵکی دوور ببێتەوە لە خوا، وەکو مەعسیەت. یعنی جاری وا هەیە لە نەفس کاتە لە ئیماندارێکە لە پیاوێکی مسلمانە تۆ هەم وەلاءت تایە بۆی هەم بەڕائشت تایە. وەلاءت تایە وەکو مسلمان خۆشت ئەوێ، وەکو مسلمان واجبە لەسەرت پشتیوانی بکەی، لە هەمان کاتیشە تۆ تەبەڕا لەو گوناح و تاوانە و مەعسیەتانە ئەکەی کە ئەوە ئیکا، تەبەڕا لە خۆی ناکەی، تەبەڕا لە مەعسیەتەکانێکی مادام ئەو کەسە ئیماندارە و لە ڕیزی ئیمانداران نەچۆتە دەرەوە. کەوابوو مەحەبەت لەبەر خاتری خوا ڕوکنێکی ئەساسی ئیمان و عەقیدەیە، و یەکێکیش لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئەوەی ئەو مەحەبەتە دروست ببێ سەردانە لەبەر خاتری خوا. سەردان لەبەر خاتری خوا شتێکی کەم نییە براکانم، هەر بە سەردانە لەبەر خاتری خوا کە ئێمە دڵمان ئەبێ بە یەک، کە ئێمە جەستەمان ئەبێ بە یەک. بەهۆی ئەو سەردانانەوەیە کە ئێمە ئاگامان لە مشکیلاتی یەکتری هەیە، کێشەکانی یەکتری کە پێویستە ئینسانی مسلمان بەدەمی برای مسلمانیەوە بێ لە کێشەکانیە، هەر سەردانە لەبەر خاتری خوا کە بەهۆیەوە علم پەیا ئەکەین، هەر سەردانە لەبەر خاتری خوا کە ئێمە ئەو سەردانەی کە لەبەر خاتری خوا ئەیکەین ئەبێتە هۆکاری ئەوەی ئەخباری مسلمانانی تریش بزانین لە هەموو دنیاە، کە پێویستیشە تۆ ئەخباری مسلمانان بزانی
چونك من لم يهتم بأمر المسلمين فليس منهم كي اهتمام وقرنقي بكاروباري مسلمانان ندال أوانية يعني اگر تو جو نديت مسلمانان چيان بسرادي ايتر تو كي مسلماني اويش بهوي سردان وزياراتوا ايزانين لسر فضلي سردان لبر خاطري خوا احاديثي زور هاتوا من هندي كتان عرزكم ان شاء الله تعالى بلكم ببيت ماي اوي كوا ما هزد بقرنقي ام خالب كين يكم يعني حديث يك لمعاذ كري جبل أي معاذ كري جبل رواية يكابو من لبيغمر صلى الله عليه وسلم أفرمي قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول قال الله تبارك وتعالى فالحديث إذن حديث قدسي قال الله تبارك وتعالى وجبت محبتي للمتحابين في وللمتجالسين في وللمتزاورين في وللمتباذلين في پیغمبری خوشویست صلى الله عليه وسلم معاذ أفرمي لبيغمبر بيست كفرموي خواي تعالى فرموي كوابو حديثك حديثك قدسية حديثك الأخوة وجراوته خواي تعالى فرمويتي محبتي من يعني خوا أفرمي محبتي من واجب أبي بوكي بو أو كسانيك لبر خاطري من يكتريان خوشوي خوا فرمويتي محبتي من بوكي واجب أبي بو أو كسانيك لبر خاطري من لقل يكا دا أنشن خوا فرمويتي محبتي من واجب أبي بو أو كسانيك لبر خاطري من سردان يكتريكن وهروها محبتي من خوا أفرمي واجب أبي بوكي بو أو كسانيك أبخشن لبر خاطري من لحديثك للروايتك تري حديثك ك إمامي ترمذي أي جريته بمعنى فرمي خواي تعالى فرمي المتحابون في جلالي لهم منابر من نور يغبطهم النبيون والشهداء أفرمي أواني لبر خاطري من يكتريان خوشوي خواي تعالى أفرمي لحديث قدسيك للاي خواي پروردگار من بريلك يان هيا كلسري دانشتون لنور خواي تعالى للاي خوي لجير سيبري خويا خواي تعالى داننا للروج قيامتا وكو لحديثكي حوت كسكي لجير سيبري خواي تعالى كعرز مان كردن وچن وتار لسري رويشتن يك لوانا أمبو كمحبت لبر خاطري خواه هو كاريك ابو اوي بروي تجير سيبري خواه حديثي دهم ابو هريره بمعني اجريته وافرمي في غمر خواه صلى الله عليه وسلم فرمي من عادى مريضا او زار اخا له في الله ناداه مناد بان طبت وطاب ممشاك وتبوأت من الجنة منزلا في غمر خواه صلى الله عليه وسلم فرميتي هر کس یا سردانی نخوشی بکا یا سردانی کسی بکا لبر خاطری خواهی تعالی پی افرمی کوا خوشبختی بو تو و هر هنگاویکیش اینی او ریکردنی که اینی او خوشبختت اکاد ولا بهشتی شاشوین یکت بو دا دیاری اکم هر کسی لبر خاطری خواه سردانی نخوشی بکا یان سردانی برایکی مسلمانی بکا با نخوشش نبی لحديثي سيهما كأبو هريرة ومعنى جريتوا أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم إن رجلا زار أخا له في قرية أخرى فأرصد الله على مدرجته ملكا فلما أتى عليه قال أين تريد قال أريد أخا لي في هذه القرية قال هل لك عليه من نعمة قال لا غير أني أحبه في الله قال فإني رسول الله إليك إن الله قد أحبك كما أحببته فيه أم حديثانا صحيحا أمان مسلم أي جرته أو كان تريش ألباني تصحيحي كردوا حديثي كميان ألباني لمشكات المصابيح جمارة بينج هزار ينزة وصحيحي كردوا وحديثي دوامش لصحيحي ترغيب وترهيب لجمارة 2578 وأم حديثيش إمامي مسلم أي جريته وأفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم فرموي كابرايك تشوبو سرداني برايكي لشاريكي تر لشيونيكي تر تشوبو سرداني قرية لزماني عربية بمعنى شارج دي تشوبو شيونيكي تر ليرو تشوبو سليماني ليرو تشوبو كلار ليرو تشوبو كفري
بۆ هەر شوێنێک لەبەر خاتری خوا ئەچی کە کابرا چوو لەسەر ڕێگایە خوای تەعالا لەسەر شکلی زەلامێک مەلائیکەیەکی ناردە سەر ڕێگاکەی پێی وت فڵانە کەس یان کاکە ئاوا مەرجیە بە ناوی خۆی بانگی کردبێ کاکە خێرە بۆ کوێ ئەچی وتی بۆش سەردانی برایەکمە چم لە فڵان شوێن برایەکی ئیمانیم برایەک کە لەبەر خاتر خوا بووینەتە برا مەلائیکەکە پێی وت ئایا هیچ نیعمەتێ هیچ چاکەیەکی بۆت کردووە تا پاداشی بیتەوە هیچ مەسلحەتێک ها لە بەینتانە وتی نا بەس لەبەر خاتری خوا ئەچم دەیوتی مژدە بێ بۆ تۆ من خوای تەعالا ناردومی بۆ لای تۆ کە مژدەت پێ ئەنەم کە خوای تەعالا خۆشتی ئەوێ وەکو چۆن ئەو کەسەت خۆشە بێ سیرکن برا بە ڕێزەکانم سیر پاداشتی خۆشەویستی لەبەر خوا پاداشتی سەردان لەبەر خاتری خوا چەندێ گەورەیە لە لای خوای تەعالا و آخر حدیثی کە بۆتانی عەرزەکەم لێرە حدیثی چوارەم و حدیثی تریش هەیە بەس ئەمانە وەکو بڵێ پوختەیەک بوو کە حەزم کرد بزانن فەزلی سەردان لەبەر خاتری خوای گەورە چەند گەورەیە أنسي كري مالك أي جريته بمان أفرمي قال مر رجل بالنبي صلى الله عليه وسلم وعنده ناس فقال رجل ممن عنده إني لأحب هذا في الله فقال النبي صلى الله عليه وسلم أعلمته قال لا قال قم إليه فأعلمه فقام إليه فأعلمه فقال أحبك الذي أحببتني له قال ثم رجع فسأل النبي صلى الله عليه وسلم فأخبره بما قال فقال النبي صلى الله عليه وسلم أنت مع من أحببت ولك ما احتسبت أم حديثش حديثك صحيحة للرواية كتري إمامي ترمذي أفرمي المرء مع من أحب وله ما اكتسب كابرايك لخزمتي بيغمرة صلى الله عليه وسلم صحابة كان دانشتون كابرايك بلاي بيغمري خوايا بلاي صحابة كانت يبربو سلامي كرت بيغمري خوا صلى الله عليه وسلم كدانشتون لقل أصحابة كانيا والله ميان دايا كابرايك يتر لنا أو مجلسة بسلمانك صحابيك وتي أي بيغمري خوا من أو بيغم زور زور خوشة لبر خاطري خوا وتي بيد وتوه كخوشت أوي وتي نا والله وتي ده هلسة بي بلي أويش هلسة بكابرا وتي من زور زور خوشتم أوي لبر خاطري خوا كابراي شوتي أو كسي كمند لبر خاطري أو خوش يا ربي أويش خوشتي بوي يعني خواش توي خوش بوي كهاتا وبا بيغمري خواي بود ككابرا واي بود وبيغمري خواش صلى الله عليه وسلم فرموي تو لقل أو كسي لقيامتا كخوشت أوي وأجر باداش دياري كيكتاني جوا بيي بلكيتي يعني تشني أجري كرد بيه بلام يعني تو أجر أو كسل بهشتا تويش لقويا إلى بهشتا چن قوري برابر رزا كانم لحديث كتير أفرمي المرء مع من أحب هر كسيك لأي ولا قال خوشويستاني خويا حشر كري صحابيك داويك أي بيغمري خواوتي أي بيغمري خوا قيامت كي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرموي تو تشيت لقيامت كي يعني قيامت شتك بيغمر صلى الله عليه وسلم نايزاني فرموي تشيت بو آماده كردوه تشيت بو قيامت آماده كردوه يعني تو برسال قيامتك تشيت بو آماده كردوه بابا يعني قيامت بيه بس تو تشيت بو آماده كردوه فرموي خوشويسي خوا و بيغمري خوا صلى الله عليه وسلم بيغمري خوا صلى الله عليه وسلم دي فرموي تو لقل أو كسياي كخوشت أبي أنت مع من أحببت تو لقل أو كسياي كخوش دوي خوات خوش أبي لقل خواياي بيغمرت خوش أبي لقل بيغمراي صحابت خوش أبي لقل صحابة كاناي بيوچا كانوا إيمان داران وأولياء كانت خوش أبي لقل أوانا حشرك لي ما دام خوش يامتوي ديار الربازي أواني شكري تبر ببيتشوانا شوا كافرت خوشوي أهلي فسقت خوشوي بيدينا كانت خوشوي توش لقل أواناي ديارة أجر حتى ولو ظاهريا لنا مسلمانانا نيوجيش بكي ديارة دلت برا للنفاق والدروي چونك تو كافرت خوشوي منافقت خوشوي فاسقت خوشوي أبي بيت خوتا زوفري أي خوتنا كبي لقل أوانا حشركري زانایان من هەندێک ئاداب و ئەحکامیان داناوە بۆ سەردانی یەکتری بە پێی ئەو ئاەت و ئەحادیثانەی لەبارەی سەردانەوە هاتووە یان لەبارەی ئادابە دینیەکانەوە هاتووە بڕێک شتیان داناوە کاتێ تۆ سەردانی برایەکی موسڵمانتەکەی ئەبێ ڕەچاوی بکەی یەکەم کاتی ئەڕۆیتە ماڵ یەکێک بەرنوێژی بۆ مەکا لە خۆت هەڵمەسە بەرنوێژی بۆ بکە ئیلا بە ئیزنی خۆی نەبێ
ئەگەر خاوەن ماڵەکە وتی بەرنوێژی بکە بۆم ئەوجا بەرنوێژی بۆ بکە، یعنی ئەگەر نوێژی جەماعەتتان کرد لە خۆتەوە هەڵمەسەش پێش نوێژی بۆ بکەیت ئیلا بە ئیزنی ئەو نەبێ. تۆ کاتێک ئەچیتە لایەکێ بۆ میێوانی دروستە نان لە ماڵیا بخۆی، بەس ئەبێ ئاگات لێبێ کە لە ماڵیان نانەخۆی نابێ بڵێ ئەوەم بۆ بکە ئەوەم بۆ بکە یا تەلەفۆنێکی بۆ بکە کاکە نانێ باشمان بۆ بکەوە دێن بۆ ماڵتان. یعنی بەڕاستی ئەوە لەگەڵ ئادابی ئیسلامە ناگونجێ ئیلا مەگەر کابرا زۆر خۆی پێی خۆش بێ پێت بڵێ چی نانێکت ئەوە بۆت بکەم، کابرا دەستی ڕاو دەوڵەمەنە ئەوت بەڵام تۆ تەلەفۆنی بۆ بکەی کاکەوە دێن نانێکی باشمان بۆ بکە، ئەو شتە یعنی لەگەڵ ئادابی ئیسلامە ناگونجێ بەڕاستی. دروستە بمێنی تۆ لە لای ئەو کەسەی کە ئەڕێ بۆ سەردانی، بەڵام ئەگەر خۆی پێی خۆش بێ و مەجای هەبێ دروستە بمێنی تۆ شەویش لە ماڵیانە بخەوی، دروستە و ناشەرعی نییە، سەحابە وایان کردووە. طبعا ئەڕۆیتە ماڵ هەر کەسێک گشتمان ئەوەمان هەیە ئێستا ئەڕۆیتە ماڵ هەر کەسێ پێت ئەڵێ یان لەم بەرۆدانشە یان لەو بەرۆدانشە، زۆر کەسم بینیە خاوەن ماڵەکە ئەڵێ لێرە دانشە ئەو ئەڕوان ئەڵێنە ئەلەو بەرۆدانش، ئەوە مخالەفەی سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. لەوانەیە خاوەن ماڵەکە چ شتێ لە ماڵەکەی خۆیان بزانێ پێی خۆش نەبێت تۆ لەو بەرۆدانشی، تۆ لەو بەرۆدانشە کە ئەو ئێژێ هەر باشتر وایە تەماشا کاتی ئەڕۆیتە ماڵەوە تەماشای کەی لە کام لاوەدانشی بۆ ئەوەی خۆی بۆتی دیاریکا لە کام لاوەدانشیت. ئەو ئەدەبی ئیسلامە ئەبێ ئاگامان لێ بێ. هەڵەسی تا ئیزن وەرەگری لە خۆتەوە هەڵەسی دەرچیت ئیزن وەرگرە لەوانەیە کە حەنێشت لە ناو حەوشابێ ئەو پێی ناخۆش بێ بیبینیت باش واتانێ ئیزن وەرگری ئەوجا هەڵسی وەکەم سەردان بکەی. ئادابی ئیسلام وایە زۆر لەسەر یەک نەڕۆی هەموو شەوێ بچی تا بێزاریانەکەی بڵێ خۆزگایە دوور بواین لەم زەرامە بۆی ئەوە نەیزعاجمانی نەکردایە. یعنی سەردانەکان ئەوە نەبێ زۆر غبا تزدد حبا، ئەمە لە حەدیث هاتووە بەس حەدیثەکە سەنەد و شتەکەی بە قەوەت نییە، بەڵام ئیسفادەی لێ ئەکرێت لەیرە. یعنی ئینسان ئەوە سەردان بکات تاوەکو خۆشەویستی زیادکە کە بزانی سەردانەکانت ئەبێتە هۆی بێزارکردنی مقابل نەچی باشترە. کاتێک ئەچی بۆ سەردانی یەکیان کۆمەڵە خەڵکێک ئاگات لێ بێ تێکەڵی لەگەڵ ئافرەت و ئەمانە یعنی وە تێکەڵ دانیشتن بۆت بکرێت تێکەڵ دامەنشە تا بۆت ئەکرێت کە دانیشتیشی تێکەڵ یعنی بەڕاستی نەزەرکردن و تەماشاکردن حرامە. تەوقەکردن لەگەڵ ئافرەتێکا کە حەواڵ نییە تەوقەی لەگەڵا بکەی حرامە، نابێت تەوقەی لەگەڵا بکەی. وریا بە لەو مەجلیسە غەیبەت و نەمیمەت و ئەوانە خۆتی لێ بە دوور بگرە، باسی خەڵک و شەرەف و ناموسی خەڵک مەکە. ئەو زیارەتەی کە ئەیکەی ئەو سەردانە ئەیکەی با سەردانێ بێ ئەمر بە چاکەی تیابێ، نەسیحەتی تیابێ، ئامۆژگاری تیابێ، باسی شتی جوان بکەن، باسی شتی باش بکەن، خۆتان مەشغوڵ مەکەن بە شتێکەوە کە پەیوەندی بە ئێوەوە نییە، کاتی خۆتان بەشتی پڕوپوچ مەبەنە سەر کە زۆربەی مەجلیسەکانی ئێمە ئەمڕۆ لە ڕاستیە تەلەڤیزۆن خۆش بێ هەموو بابەتەکانی لێمان گۆڕیە، هەمووی کردوتە بابەتی خراپ و بابەتی ناڕێک و پێک. ئەگەر سەردانی نەخۆشتیش کرد ئاگات لە بڕێ خاڵ بێ کە زۆر زەڕورە بیزانی زۆر لە لای نەخۆش دانیشتن شتێکی باش نییە مەگەر خۆی زۆر حەزکە. کاتێک ئەچیتە لای نەسیحەتی کە ئامۆژگاری بکە کە نەخۆشی قەدەری خوایە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، شتێک نەڵێین خوا نەخواست خوامان لێ بڕەنجێت، تۆبە بکەین، ئیستیغفار بکەین، خوا بەم نەخۆشیە پاک دەکاتەوە. لە کاتێکە نەچی وەلای نەخۆش کە کاتی ئیسراحەت و خەوتنیەتی، کاتێک ئەچیتە لای نەخۆش زۆر پرسیاری ئەحواڵی بکە، چۆن نانەخۆی چۆن ئەخەوی، ئەوەنە پرسیار مەکە لەوانەیە پێی خۆش نەبێ. کاتێ لای نەخۆش دائەنشی وەکو بڵێ ئەوەنە دانشە کە حەستکەی مەسەرەن هەم ئەو دڵی پێ خۆش بووە و تۆیش حەستت کردووە سەردانەکەت بەجێهێناوە، ئیتر دوای ئەوە هەڵسە چونکە لەوانەیە خەڵکانێک پێویستی بە خەڵکانێکی دەوروبەری ببێ، یا پێویستی بە سەر ئاوێک ببێ، یان پێویستی بە احتیاجێک لە احتیاجەکانی ببێ کە تۆ ئەبیتە سەبەب ئەوەی کەوا نەتوانێت بەجێبێنێ و ئیحراج ببێ. داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، لە فیتنەی آخر زەمان بە دوورمان بگرێ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە کەسانێک داوای دوعای خێریان لێکردین لە هەموو هەر یەکێک احتیاجیەکی هەبووە، هەیە نەخۆشە، هەیە قەرزارە، هەیە بار لەسەری قورس بووە، هەیە گیراوی، هەیە
هەیە هەر یەکێک و کێشەیەکی یا ڕەبی خوایە کێشەی مسلمانان چارەسەر بکەی خوایە ئەم دوعایە ئەیکەین عام بێ بۆ هەموو مسلمانێک بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێکردین خوایە هەموو مسلمانێک احتیاجەکانی جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەت بە دووریان بگری یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ڕەبی خوایە بە تایبەتی خوایە کوردستانی خۆمان ئەم کوردستانە یا رب العالمین زۆر پێویستمان بە ڕەحمەتی تو هەیە یا ڕەبی خوایە کەلیمەمان بکەی بە یەک قسەمان بکەی بە یەک یا ڕەبی خوایە ئیسلاحی کاربەدەستانی ئەم وڵاتە بکەی یا ڕەبی خوایە وایان پێ بکەی یەک بگرن و قسەیان بکەن بە یەک یا ڕەبی جارێکی تر نەماندان بە فتاراتە یا رب العالمین خوایە وا ئیسلاحیان بکەی کە بیر لە ملەتەکەیان بکەنەوە بیر لەم وەزعە بکەنەوە کە خەڵک هاتیایە یا ڕەبی خوایە وایان پێ بکەی بیان هێنیتە بەر چاویان حاڵی ئەم ملەتە ئەوان لەوانەیە ئاگایان لە زۆر شت نەبێ بەڕاستی هەر یەکێ مەشغوڵە بە برێشتەوە لەوانەیە ئێمەیان لەبیر نەبێ حاڵی فەقیر و هەژاران و نەخۆشەکان و کەم ئەندامانیان لەبیر نەبێ یا ڕەبی خوایە بهێنیتە بەر چاویان لە خەوا ئەیهێنیتە بەر چاویان پیاوێکی ساڵح ئەنێری نەسیحەتیان بکە دەردێکیان توش ئەبێ ملەتیان بکەوێتە بیر خوایە وایان پێ بکەی ئێمەیان بکەوێتە بیر خەڵکیان بکەوێتە بیر یا رب العالمین خوایە گیان لە فیتنەی ئاخر زەمان بمان پارێزی خۆشەویستانم زانایانمان زیارەتیان کردوتە 4 قسمەوە قسمێک لەبەر خاتری خوا سەردانی مقابل ئەکات لەبەر خاتری خوا هیچ مەبەستێک و مەسلحەتێکی نییە ئەمەش بەڕاستی کەمەوە بۆتەوە ئەم سینفە کەمەوە بۆتەوە صنفێکی تر لەبەر خاتر ئەوەی معجبە بەڕەئی خۆی معجبە بەڕەئی خۆی وا ئەزانێ بەس ئەو تەواوە ئیتر مەرج نییە ئەمە لە دینا بێ لە دینا هەیە لە دینا هەنێ مەلا هەیە معجبن بەڕەئی خۆیان هەنێ کەس هەیە معجبە بەڕەئی خۆی هەنێ کەس دوو کەلیمەی خوێندوتەوە معجبە بەڕەئی خۆی لە دنیایشە هەیە لە دنیایشە هەیە هەنێ کەس تۆزێ خوێنەواری هەیە یان تۆزێ جەریدە و مەریدە ئەخوێنێتەوە یا تۆزێ زیاد گوێ لە ئەخبارەگرێ معجبە بەڕەئی خۆی ئەڕوا سەردانی خەڵکەکە بۆ ئەوەی ڕەئی خۆی فەرز کاتە سەریانە مجادلە بکە مناقەشە بکە شانازی بە مجادلە و مناقەشەوە ئەکە مع العلم ئیسلام نەهی لێ کردووە هەنێ کەسێ ئەڵێ من پیاوی مەیدانی مجادلەم بەڵام لەولاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ من زەمانەتی بەهەشت دەکەم بۆ کەسێک کە واز لە مجادلە بێنی ئەگەر لەسەر حەقیش بێ سەیکە سبحان الله سەی فەرقی ئەمەکە و لەگەڵ ئەبەیە ئەمەش جۆری دووەمە جۆری سێهەم قسمێکی تر پەیا بوون لە مسلمانان تێ سەردانت ئەکات دێ بۆ لات لەبەر ئەوەی قسەت لێ ببیسێ لەبەر ئەوەی تەجەسوس بکە جاسوسی بەسەر خۆت و مناڵت و عەورەتت بکە لەبەر ئەوەی نوقسانیەکت لێ بدۆزێتەوە بیگەێنتە خەڵکی باسی کا لە ناو خەڵکا یا هەنێکیان هەر ئەیانەوە بیگەێنە کاربەدەست و دەسڵاتداران مەسەن تۆ پلەپایەک تەیە ئەیەوێت حیات بووە ئەیەوێت وات پێ بکە پلەپایەکەت لەدەست بدەیت هەنێکەیە بۆ ئەوە تێبۆلات سەردانەکە ئەمەش طبعا قڕبە سەریە قسمێکی تر تەنها لەبەر بەرژەوەندەیەکی تر دێبۆلات مەسلحەتێکی هەیە لەلات داوای ژنی بۆ بکەی کارێکی بۆ ئەنجام بدەی احتیاجەیەکی هەیە بۆ جێبەجێەکە لە پێشە ئەسڵەن لە شوێنێک شابی بینایی خۆی لێت شاردەوە مەرحەباتیشی نەکرد بەس ئیسە کە مەسلحەتێکی هەیە دێ سەردانتەکە دێبۆلات زۆر خۆی کاتە کەسێکە و تۆی زۆر زۆر خۆشەوێ هەتا احتیاجەکەی جێبەجێەکەی کە احتیاجەکەت بۆی جێبەجێ کرد لەوە دوا هەم نادناسێتەوە لە شوێنێک شاب ببینێ خۆیت لێ ئەشارێتەوە مەرحەباتیش ناکە ئیتر بیری لێ بکەنەوە ئەم سێ قسمەی ئەخیر سەردانەکانیان لە گوناح زیاتر هیچ ئیسفادەیەکی تیان نیە بەڵام ئەو قسمەی یەکەم کە لەبەر خاتری خوا بووە هیچی دنیاییتیانە بووە ئەوەیان سەرکەوتو ئەبێ داواکارم خوای تەعالی لەوانەمان بگێڕێ لێ قسمی یەکەم